ئێمە وەکو نووسینگەی مافی مرۆڤی سۆران ئەمڕۆ لە ساڵرۆژی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان کۆمەڵێک لە بەرێوەبەرایەتیەکانی ئەم دەڤەرەکە هاوکارمان بوون خەڵاتكران و بەشێک لە کەناڵەکانی هەندێک لە کەناڵەکانی راگەیاندنی ئەم دەڤەرەکە لە سەرەتای سەرخستنی ئەم پرۆژە هاوکارمان بوون. بێگومان کەناڵی پەیامش یەکێک بوو لەو کەناڵانە کە ئێمە دەستخۆشی لێ دەکەین و زۆر بە شێوەیەکی تەندروست هاوکارمان بووە لە سەرخستنی ئەم پرۆژەیە بۆ بەڵاوکردنەوەی هۆشیاری و گەیاندنی مەترسیەکانی ماددە هۆشبەرەکان. بۆیە ئەمڕۆ پەیامش یەکێک بوو لەو کەناڵانە کە ئێمە خەڵاتی نووسینگەی مافی مرۆڤمان پێبەخشی.